ئێوار باش gelekî temaşevanan îşev em ê programekî çêbikin bi kek aştiyago û hevalê xwe kekîk metra em ê programekî li ser Rojhilata Kurdistan û piçek jî eger dema me hebû wextê me hebe em ê li ser ew pêvajoya ku li Tirkiye dibêjin Tirkiya bê teror em ê piçekî li ser wî jî baxifin lê ez dixwazim ku destpêkê de spasiya we dikim ji bo beşderbûna we kek aştiyago û kek hikmet serbilind kek aştiyago tu çawa difikirî yani stratejiya Amerîka û İsraîl gelo ew ê serkeve dijî rejîma mola çünkü ew dixwazin ku rejîm têk biçe gelo mecal heye çünkü îro Trump tesrîhata ew kebû tesrîhatekî da bo rêya giştî dibêje ku İran em û İran ew di guftûgo heye danûstandin heyî nabeynaमे de nizanim agadariyê te çi li ser vê meselê tu çawa dikirî çawa dibînî rejîma İran çünkü şikest yani roj bi roj şikestin dixwe bes gelo ew pirsê ku min got yani ew ê reform çêkin ew ê înqilabekî eskerî nav xwe da çêkin yan ew ê teslîm kapîtülasyon a Amerîka a İsraîl qebûl bikin xwe teslîmî wan bikin tu çawa dibînî fermo kek aştiyago belê باس دیارە پێشدا سڵاو بۆ ئێوەی خۆشەویست و بۆ هەموو بینەرانی یوتیوبیا تیوی سڵاو دەکەم لە هەموو لایەک و سەرکەوتن بۆ ئێوە بە ئاوات دەخوازم و دەستخۆشیتان لێ دەکەم لە پەیوەندی بەو پرسەی کە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی لە ئارادایەوە بە تایبەتی ئەو شەڕەی لە نێوان ئامریکا و ئیسرائیل و ئێران دروست بووە دیارە ئەو شەڕە نە بە پرسی کورد کراوە نە بە قسەی کورد کراوە لەو شەڕەدا بەڵام قازانج و منفعەت و بەرژەوەندەکانی ئامریکا و ئیسرائیل بۆتە هۆکار بۆەوەی کە ئەو شەڕە دروست ببێ بەڵام لەو نێوەدا بە پێی ئەوەی کە ڕژیمی ئێران دژمنێکی سەرەکینەتەوەی کوردە کورد دەتوانێت لەو هەلو مەرجەدا ئەو دەرفەتە لە قازانج و بەرژەوەندی خۆیدا بەکاربێنێ بێگومان ئەمریکا و ئیسرائیل لە بەرچاوی جوانی کورد نایەن لەگەڵ ئێران شەڕ بکەن ئێران لە داهاتوودا مەترسێکی زۆر گەورەتر لە ئێستا دەبێ ئەگەر بەو شێوەیە بمێنێتەوە و ئەوە هەستکردن بەو مەترسەیە کە لەلایەن ئیسرائیل و لەلایەن ئەمریکاوە هەستی پێکراوە کە ئێرانێکی خاوەن شەکی ئەتۆمی لە ناوچەکەدا دەبێتە زلهێزێک تەنانەت دەبێتە یەکێک لە جەمسەرەکانی هێز لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئێرانێک کە هەناردەکەر و سادر کونەندەی ترۆرە ترۆر سادر دەکات ترۆر هەناردە دەکات گەورەترین وڵاتی پشتیوان و داکۆکیکاری ترۆر و ترۆریزمە لە ئاستی نێودەوڵەتیدا ئێران باوەڕی وایە کە دەبێت ئینقلابی ئیسلامی هەناردەی هەموو وڵاتان بکە لە ڕێگەی هێزە نیابەتیەکانیەوە لە ڕێگەی پرۆکسیەکانیەوە وەک حیزب اللای لوبنان و حەماس و حوسیەکان و حەشتی شەعبی و هەموو ئەو هێز و لایەنانەی کە وەک محوەری مقاومەت دروستی کردوون بەردەوام کەڵکی لەوە وەرگرتووە و هیچ کات هەوڵی ئەوەی نەداوە کە شەڕ بێتە ناو سنوورەکانی خۆی بە بەردەوامی کاری بۆ ئەوە کردو کە شەڕ بباتە دەرەوەی سنوورەکان و شەڕێکی نیابەتی لە ڕێگەی پرۆکسیەکانیەوە لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل بکە ئێرانێک کە باوەڕی وایە ئیسرائیل دەبێت لەسەر نەقشەی گۆی زەوی بسڕدرێتەوە کەواتە مان و مەوجودیەتی ئێران واتە نەمانی ئیسرائیل و ئەمریکا و ئیسرائیل باش هەستیان بەو مەترسیە کردووە و لە کاتێکدا کە ئێران بەرەبەرە خەریک بوو دەستی بە چەکی ئەتۆمی ڕابگا و ئێستاش هەندێک گومان هەیە کە ئایا دەستی پێڕاگەیشتۆیان نا ئەمریکا و ئیسرائیل لە هێرشیان دەست پێ کرد و من باوەڕم وانییە کە مزاکرە و وتوێژ و دانوستان بتوانێت کۆتایی بەو شەڕە بێنێ تا ئێستا ترامپ ئەوە دووهەم جارە باز لە مزاکرە لەگەڵ یا وتوێژ لەگەڵ دانوستان لەگەڵ ئێرانەکان دەکا جاری یەکەم کاتێک لە وتوێژدا بوو لەگەڵ ئێرانەکان ئیسرائیل هێرشی کردە سەر ئێران و لێیدا و ئەمریکاش بە دوای داچوو جاری دووەمیش بە هەمان شێوە و من باوەڕم وایە لە ئێستاشدا ترامپ هەندێک کات و دەرفەتی پێویستە بە تایبەتی لە پەیوەندی بە
گرانبوون و هەرزانبوونی نەوت لە بازاڕە جیهانەکاندا ترامپ هەندێک یاری دەکا خەریکە لەگەڵ ئێرانەکان دەنا نە ئەمریکا و نە ئیسرائیل باوەڕیان وانێ کە ئێرانێکی بریندار و زامدار کە سەری ماری تۆریزمی نێودەوڵەتیە ئەبە شێوە بەجێی بێڵن و ئێران خۆی چاکاتەوە خۆی ئامادەکاتەوە و ئەو جارەکانێ زەربەیەکی زۆر کاریگەرتر لە ئیسرائیل و لە تەنانەت ئەمریکاش و وڵاتانی ناوچەکەش دەدا ئەگەر بەو شێوە ئێران بەجێ بێڵن و بیان هەوێ مزاکرەی لەگەڵ بکەن بێگومان ئێران خۆی پاکسازی دەکاتەوە خۆی ڕێک دەخاتەوە و دەبێتە جەمسەرێکی هێز لە ناوچەکەدا و تەواوی وڵاتانی ناوچەکە بە وڵاتانی عەرەبیەوە ناچار پشت بە ئێران دەبەستن کە دەڵێن لە بەرابەر زلهێزێکی وەکو ئەمریکا و ئیسرائیلدا توانی سەرکەوێت ڕاستە ئێران زۆر شپڕێو بۆ زۆر شپرزە بووە بەڵام دانوستان لەگەڵ ئێران بە نەوعێک لە نەوعەکان بە شێوازێک لە شێوەکان دیسان سەرکەوتنی ئێرانەوە شکستی ئەمریکا و ئیسرائیلە بۆیە من پێم وابێ ئەو سناریۆیە دوورە لە ڕاستیوە بە هیچ شێوەیەک ئامادەنین لەگەڵ ڕژیمی ئێران بکەونە دانوستان و وتوێژێکی جددیەوە ئێرانیش ڕەتی دەکاتەوە بەڵام ئێران ئێستا ئارەزوویەتی کە ئەمریکا و ئیسرائیل وازی لێبێنن بەڵام ئەمریکا و ئیسرائیل بەو چەشنە ئێران بە شێوەی بریندار و زامداری بەجێ ناهێڵن و لێی بگەڕن بەڵام من پێم وابێ ئەو شەڕە تا ڕووخانی ڕژیمی ئێران درێژەی دەبێ وە کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان من پێم وابێ یەکێک لە کارکتەرە سەرەکیەکان دەبێ لە گۆڕانکارەکانی ناوخودی ئێرانیشدا بله کاک ئاشتیاگۆ یعنی تو باوەڕ ناکەی کۆ ئەو تاکتیکی ئەمریکا بە مەسەلەی ئاشتی و دانوستاندن و یعنی ئیحتیمالێک و تشتێکی تاکتیکی بێ چونکە تو ڕاست دەبێژ یعنی ئەم هەموو کورد دەزانن ئیکنا بوونکۆ ڕژیمێکی خۆڕی ڕژیمێکی خراپ پیس خویندار وەکی ئیران نەممکنە کۆ نەتەسلیم ببێ و نەژی گۆرانکاریکی ڕەفۆرمێکی چێ بکە یعنی ئیلا دەبێ شکستن بخۆ بەس بڕێی من ئەگەر چونکە ئیران ئیرۆ دە ناو تەنگاسیدا تەنگاسیکی زۆر خراپدایە یعنی ji ber ku nefes werbigire îhtimal ew jî tozekî bivan danûstandin ew jî bi siyasetekî taktikî bimeşîne bes bi rêyê te îran yani di nihayet da gelo mümkün e ku reform çêbikî yan înqilabekî eskerî çêbikin navxuda pastaran dikarin înqilabekî eskerî durust bikin navxuda mumkîne yanî bo ئێران ڕێفۆرمی تێدا دروست بێ ئەوە هەروەکی تۆ باست کرد ئەمریکا خەریکە بە شێوەی تاکتیکی سیاستیان لەگەڵ دەکا کە باز لە وتوێژ و دانوستان دەکا یاوەی باز لەوە دەکا کە هەندێک ڕێبەرمان پێشک دێ ئێستا لە ناوخۆی ئێراندان ترامپ زۆر جار بەو شێوە قسە دەکا بەڵام لە ڕاستیدا ئەوان دەزانن هیچ جیاوازیەک لە نێوان ڕێفۆرم خوازەکان و تند ئاژۆکانی ناو ئێراندا بوونی نییە ئەوانە سناریۆ و تاکتیکێکە لە نێو خۆیاندا کەوا خۆ نیشان دەدەن کە بڵێ ئەوانە ڕەخنە لە حکوومەت دەکەن ینی ڕەخنەیان لە حکوومەتەیە بەڵام هیچ جیاوازێکیان لە نێو خۆیاندا نییە و هیچ ڕێفۆرمێکیش لە ئێراندا ئیمکانی نییە سەردەمی حەسەنی ڕوحانی سەردەمی محەممەدی خاتەمی ئەوانە هەموو بە ناوی ڕێفۆرم هاتنە سەر دەسەڵات هیچ ڕێفۆرمێک لە ئێراندا ڕووی نەدا و ئەوەی کە دەسەڵاتی ڕاستەقینەی بەدەستەوەیە سپای پاسدارانە کە تەنانەت خامنەیش لە کۆنتترۆلی سپای پاسداراندا بوو و ئێستاش ڕێبەری ئێستای ئێران لە کۆنتترۆلی سپای پاسداران و ئەسکەرتاریەتی ڕژیمی ئێراندا بۆیە نە هیچ ڕێفۆرمێک دروست دەبێ و پێم وابێ ئەو شەڕە بەردەوام دەبێت تا ڕووخانی یەکجارەکی ئەو ڕژیمە و چێنج ڕژیم دەکەن لە ڕاستیدا نەک ئەوەی کەیان هەوێ هەل لە نێو خۆی ڕژیمدا گۆڕانکارێکی سەرەتایی بکەن چونکە هەر کەس بگۆڕن هەمان شێواز دیسانەکانێت درێژە بە چەکی ناوکی دەداتەوە درێژە بە کردەوە تروریستەکانی دەداتەوە بۆیە ئەمریکا و ئیسرائیل کەوتونەوە باوەڕەکە هیچ ڕێفۆرمێک لە ئێراندا نابێ و تەنانەت ئەگەری ئەوە هەیە کە بە زووی هێزی عسکەری و سەربازی ئەمریکاش داخڵی ئێران ببێ بەێ
هێزێک بچێتە ناو ئێرانەوە و بەشێک لەو ناوچانە دەست بەسەردا بگرێ و کۆتایی هاتنی ڕژیمی ئێران من ناڵم لە 2 هەفتە و 3 هەفتە و مانگی داهاتوودا بەڵام من باوەڕم وایە ئێران 2026 تەواو ناکە و ئەو ڕژیمە بەرەو ڕووخانی یەکجارەکی دەچێت. کاک ئاشتیاگۆ زوریفی کاکی حکمت ببوورە پرسیار دکم دوایی تێم لای جەنابی تۆ کاک ئاشتیاگۆ ئارتێشی ئیران سوپای ئیران ji غەیری پاسداران ئەوان زوریفی وان چەوانە مەجال هەیە کۆ ئینقلابێکی ئەسکەری بکن بە ئالیکاری ئەمریکا بێگومان لە ڕاستیدا ئێران لە یەکەم ڕۆژەکانی دامەزرانی و خومەینی سیاستێکی بەکارهێنا کە سوپایەکی هاوتەریبی دروست کرد ئەرتەشێکی هاوتەریبی دروست کرد ئەرتەش کە بریتی بوو لە منداڵ و زارۆی ئەو خەڵکانەی کە بە ئیجباری بە ناچاری دەبوو 2 ساڵ سەربازی بکەن ئەسکەری بکەن ئەرتەش پێکات بوو لەوانە بەڵام خومەینی و تێئۆریسیەنەکانی ڕژیمی ئێران ئەو بیرەیان کردەوە کە دەبێ سپا و ئەرتەشێکی موازی یا هاوتەریب دروست بکەن کە قدرەت و دەسەڵات لە دەستی ئەودا بێ و ڕاستە و خۆ لەژێر کۆنتترۆڵی خومەینی و خامنەیی و سەرانی باڵای ڕژیمیشدا بێ کەواتە ئەرتەشی ئێستای ئێران ئەوەی وەک ئەرتەشە جیهانەکان بەناوبانگە هیچ دەسەڵاتێکی نییە و ڕاستە و خۆ لەلایەن سوپای پاسدارانەوە بەڕێوە دەبردرێت کەواتە ئەرتەش ئەو دەسەڵاتی نییە کە بتوانێت کۆدەتا بەسەر سوپای پاسداران بکە چکە سوپای پاسداران لە بواری سیاسیەوە لە بواری نیزامیەوە لە بواری ئابووریەوە لە هەموو بوارەکانەوە هەموو چەمکەکانی لە ڕاستیدا بەدەستەوە گرتووە و سوپای پاسدارانە کە حکوومەت و دەسەڵات دەکا و هەموو چەمکە ئابووری و سیاسی و اقتصادەکانی ئێران لەبەردەست سوپای پاسداراندا و ئەرتەش ئەو مەجالەی نییە کە بیهەوێت کۆدەتا بکە یا نافەرمانی بکە بەرامبەر بە بڕیارەکانی سوپای پاسداران. باشە گەلێکی سپاسیاتە دەکەم کاک ئاشتیاگۆ ئەس دخوازم کاک ئاشتیاگۆرە هەنێک پرسیاری من هەنێ کاک ئاشتیاگۆ ئەم لەسەر هەنێک سەناریۆ ئەم باقفنا یانیش بۆ کوردێ مە یەکەم پرسیارێ مە ئەوە کوردی ئەم کوردی باکوور دەبێ بزانبن ئەو یەکیتی یەکڕێزیە کو نابینە پارتی هێزێ کوردادا دروست بوو ستراتێژیەکی وانی زەلال هەیە گەلۆ چ بکن یانی ji bo wî armancî wan çi ye stratejiya wan heye yana li ser vê mevzuyê a siyasî belê یارە ئەوان زیاتر باز لە سیستمێکی فدرال لە شێوەی باشووری کوردستان یا شێوەیەکی کۆنفدرال لە شێوەی پێشووی ڕۆژاوای کوردستان دەکەن نەک بە شێوەی ئەو ڕۆی ڕۆژاوای کوردستان بە شێوەی سیستمێکی کۆنفدرال یا فدرالیزم بۆ ڕۆژهەڵاتی کوردستان ئەو شەش لایەنەی کە بەیەکەوە هاوپەیمانیان پێکێناوە ئەوە استراتیژی ئەوانە و لە ڕاستیدا هێز و پتانسیێلی ئەوەیان هەیە کە لە ڕۆژهەڵاتی کوردستاندا مانۆر بدەن و خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانیش ئامادە و لەسەر پێیە بۆ پاڵپشتی و پشتیوانی لە هەموو هێز و لایەنەکانی ڕۆژهەڵاتی کوردستان یعنی خەڵکی ڕۆژهەڵات لە شۆڕشی ژیناوە و تەنانەت پێشتریشەوە ئەوەیان سەلماندوو و سابیتیان کردو کە لە پشت نەک هەر لە پشت هێزە کوردیەکانن لە پێش هێزە کوردیەکانیشەوەن لە ڕاستیدا بۆ ئازادی و بۆ گەیشتن بە مافەکانیان ئەوەی کە ئەوانی لە دەوریە کۆ کردوتەوە ئەو شەژ لایەنە زیاتر پرسێکە بە ناوی مافی دیاریکردنی چارەنووس کە گەل بۆ خۆی بڕیار بدا لە چارەنووسی خۆی کە چی دەوێ و خواستی چییە یعنی سەلف دەتەرمیناسیۆن ئۆتۆ دەتەرمیناسیۆن ئەو دەپارێزن ئۆتۆ دەتەرمیناسیۆنی ملەتی کورد لە ئیران ئێوە چما ئێوە بۆ ئەو نەکن نەبوون ئەندامیوی ئەو یەکڕێزی ئێوە بۆ ئیشتراک نەکرد کاک ئاشتیاگۆ ئێمە داوامان کردووە کە ئامادەین دیارە جارێ هەر ئەو هێزانە لە نێو ئەوێدان کە هێزی پێشمەرگە و هێزی چەکداریان هەیە و بە شێوەی ئاشکرا لە باشووری کوردستان مەقەڕ و بنکە و بارەگەیان هەیە بەڵام ئاهاتوویەکی نزیکدا هەر بە پێی ئەو بڕیاراتەی کە هاوپەیمانی داوێتی من پێم وا بە هێزەکانی دیکەی ڕۆژهەڵاتی کوردستانیش وەک هێزە سەربەخۆی خوازەکانیش دیارە لازمە و پێویستە هێزە سەربەخۆی خوازەکان لە چوارچێوەی یەک حیزبدا کۆ ببنەوە
نەک ئەوەی بە عینوانی 5 تا 6 حیزبی سەربەخۆی خواز بیان هەوێ بچنە ناو هاوپەیمانیەکەوە. من پێم وابێ هێزە سەربەخۆی خوازەکان ئەگەر یەک بگرن زۆر بە ئاسانی دەچنە ناو پلاتفۆرمی هاوپەیمانیەوە و پێم وابێ ئەو جار بەرەیەکی کوردستانی بۆ ڕۆژهەڵاتی کوردستان دروست دەبێ کە بریتی دەبێت لە هەموو هێز و لایەنەکانی ڕۆژهەڵاتی کوردستان. باشە ئەمە بەرە نینە ئەو یەکڕێژی نەبەرەیە نەبەرەیە چونکە هەموو هێزەکان لەوێدا حزوریان نییە لە ئێستا بەشێک لە کۆمەڵە بەشێکی کۆمەڵە هەیە بەشێکی نییە. هیچ هێزە سەربەخۆی خوازەکان جگە لە پارتی ئازادی کوردستان ئەوانی تر هیچیان حزوریان نییە لەوێدا. بۆیە بەرە کاتێک دروست دەبێ کە بە هەموو هێز و لایەنەکانەوە لەوێ حزوریان هەبێ بە فدراڵ خوازەوە بە خودمختاری تەڵەب و ئۆتۆنۆمی خوازەوە بە سەربەخۆی خوازەوە هەموو هێزەکان لەوێدا حزوریان هەبێ ئەو کات دەتوانێت ناوی برین بەرەیەک بۆ ڕۆژهەڵاتی کوردستان. بەڵام بەگشتی دروستبوونی ئەو پلاتفۆرمە من پێم وایە یارمەتیدەرێکی گەورەیە و دەتوانێت ببێتە ئادرس و شوێنێکی بەهێز بۆ ئەوەی کە بتوانێت پرسی کورد بباتە پێشێ. تۆ ئاماژەت بە کورد و بەلوچ کرد. بەڵێ کورد بەلوچەکان ئەو هێزەیان هەیە و ئامادەن و لەسەر پێن، بەڵام و ئەمریکاش تەنانەت داوای ئەوەی لێکردوون کە ئامادە بن بۆ ئەگەری هێرشی زەوینی ئێوە بتوانن دەربازی نێو خاکی خۆتان بن. بەڵام ئەمریکا لێرەدا لازمە پێویستە و ئەو داخوازیشی لێکراوە لە ئەمریکا و ئیسرائیل کە یەکەم ئێوە دەبێت گارانتیەک بدەن، زەمانەتێک بدەن کە ئەگەر هێزی ڕۆژهەڵاتی کوردستان هێزی پێشمەرگە بکەوێتە ناو ڕۆژهەڵاتی کوردستان ئێوە لە ناکاو نەکەونە دانوستان و پێک بێن لەگەڵ ئەو ڕژیمە و پشتی کورد بردن و ئەو کاتی ڕژیمی ئێران قەتڵ و ئامێک لە نێو کوردستان دروست دەکات، نەک لە نێو هێزە سیاسیەکاندا، لە نێو خەڵکی سڤیل و مەدەنیدا قەتڵ و ئامێکی گەورە دروست دەکات و کوردستان گۆمی خوێن بەرەو گۆمی خوێن دەچێت ئەگەر شتێکی وەسا ڕوو بدا. بۆیە ئەمریکا دەبێت ئەو گارانتیە بدا بە کورد ئەو زەمانەتە کوردێمە ئەفو کاک ئاشتیاگۆ کوردێمە ئەو گارانتی داوی یعنی داخوازی لێکردنە ji بۆ ئەمریکایان ئیسرائیل ئەو گارانتی خواستنیانە. بەڵێ ئەو شتێک کە ئێستا لە ئارادایە دیارە هەمووەکان گیان لە هاوپەیمانی هەموو هێزەکان لە ڕێگەی پەیوەندیەکانی خۆیانەوە چ لەگەڵ ئەمریکا چ لەگەڵ ئیسرائیل ئەو پرسانیان هێناوەتە گۆڕێ کە هەندێک ترس لە لای بەشێک لە کورد هەیە. هەرچەند من وای لێک نادەمەوە کە ئەمریکا لە ڕۆژاوای کوردستان خیانەتی لە کورد کرد یا لە باشوور خیانەتی لە کورد کرد. سیاست ینی بەرژەوەندی هەرکەس دوو کەلیمە سیاست بزانێ دەزانێت سیاست ینی قازانج و بەرژەوەندی و منفعەت، کەواتە ئەمریکاش بۆ قازانج و منفعەت و بەرژەوەندی خۆی چ لازم بێ و چ پێویست بێ ئەوە دەکا، بەڵام کورد دەبێ سیاسی بێ لەو هەلومەرجە بە قازانج و بەرژەوەندی خۆی کەڵک وەربگرێ بە نەفعی خۆی کەڵک وەربگرێ. من دوو حاڵەت دەبینم. ئەوەی ئێستا ڕوودەدا شتێکە لە سناریۆکەی ساڵی 92 باشووری کوردستان کە بەسەر سەدام حوسێنیان داسەڵان. من وایە نۆفلایزون یا ناوچەی دژەفڕینیش لە ڕۆژهەڵاتی کوردستان و بەلوچستان و هەندێک ناوچە دروست دەبێت بۆ ئەوەی کە هێزی زەوینی پێشمەرگە لە ڕێگەی زەویەوە لە ڕێگەی ئەرزەوە داخڵ بێ و هێزی ئاسمانی ئەمریکا و ئیسرائیل لە ئاسمانەوە پاڵپشتی بکەن لەگەڵی بن و هاوکات ناوچەیەکی داوکری یان نەژ بۆ ئەوە ئەو زۆن بۆ دروستکردنی ئەو زۆن ئەو دراوە تا ئێستا ئەمریکا چ دبێژن ئەمریکا یعنی ئاخەتنێکی وانی کۆنکرێتەیە بۆ ئەو بەرسیف بدن ئەو سوالیەوە تا ئێستا جوابێکی ئەو تویان نەبوو بۆ ئەوە تەنیا ئەوە دەڵێ کورد ئامادە بێت تەنیا ئەوە قسەی ئەمریکا و ئیسرائیلە دەڵێ ئێوە وەک کورد لە ئامادە باشی دابن کە ڕژیمی ئێران بەرەو ڕووخانە و ئێمە دەیڕوخێنین. ئەوەی من دەیبینم بەڵام من پێم ئەوە ڕوودەدا دوو حاڵەت هەیە، یان نۆفلایزونێک کە لە باشووری کوردستان ڕوویدا لە ڕۆژهەڵاتی کوردستانیش ڕوودەدا و ڕژیم ناچار دەبێت کوردستان و بەلوچستان و هەندێک ناوچە بەجێ بێڵێ و خۆی لە تاراندا بێڵێتەوە بۆی پارێزگاری لە تاران و لە ناوچە فارسەکان بکە، یا ئەو حاڵەتە دێتە پێشێ یا حاڵەتی 2003
تا ڕووخانی سەدام چۆن ئەمریکا درێژەی پێدا و کورد توانی لەو فرسەتە دیسان ئیستفادە بکە کەڵک وەربگرێ من باوەڕم وانێ کە ئەمریکا بڵین خیانەتی بە کورد کرد بۆ خۆمانین وەک کورد ئەگەر تۆزێک بیری لێ بکەینەوە ئەگەر ئەمریکا لە سەردەمی 91 و 2003دا نەبایە من پێم وایە ئەو سیستمێکی ئێستا لە باشووری کوردستان هەیە سەرڕای ئەو هەموو خوێن و قوربانیەش بەدی نەدەهات ئەو سیستمەی کە لە ڕۆژاوای کوردستان هەیە بەدی نەدەهات یعنی ئەگەر پاڵپشتی ئەمریکاوە بەڵام تۆ وەک کورد وەک سیاسەدوانی کورد هاتووی قەراردادێکت عەقدێکت لەگەڵ ئەمریکا بەستۆ تۆ لە ڕێی دژی داعشدا دەڵێ ئێمە هاوپەیمانین بەڵام لە شتی دیکەدا هاوپەیمان نین کەواتە ئەمریکاش تا ئەو کاتە پشتیوانی لە تۆ دەکا تا مەترسی داعش هەیە کەواتە تۆ نابی لێرەدا گلەی لە ئەمریکا بکەیت ئێمە وەک کورد دیارە شەڕ و ماڵوێرانیمان پێخۆش نییە هەرچەند ئێمە هیچ هەمیشە ئاشتی خواز بووین و باوەڕمان بە ئاشتی بووە بەڵام خۆ دوژمنان هیچ کات لێ نەگەڕاون ئێمە بە ئاشتی بژین ئەوانن هێرشیان کردوتە سەر ئێمە و ئێمە هەمیشە بەرگری و دیفاعمان لە خۆمان کردو تا ئەو جێی توانیوانە باشە بەڵام کاک ئاشتیاگۆ کوردی خۆمان چاولڕێ چنن یعنی لە چ دەپارێزن چ چاولڕێ چنن چ فرسەت دەبێ پەیدا ببک و کوردێمە رابن یعنی چی مەسەلە چی کورد لە ئێستادا لە کاتی ئەو شەڕ و بردومان و بۆمبارانەدا ناتوانێت لە ڕۆژهەڵاتی کوردستان بڕژێتە شەقام و ڕابێتە سەر پێ بەڵام ئەگەر بردومان نەمێنێ ڕژیمی ئێران ڕەنگە بە شێوازێکی دیکە بە شێوەی ئینقلاب و شۆڕشێکی دیکە لەلایەن ئەو خەڵکەوە بڕوخێندرێ کە پێشتر هەوڵیان بۆدا بۆیە ئەو سناریوانە هەموو لە ئارادان کوردی ڕۆژهەڵات لە ئێستادا چاوەڕوانی ئەوە دەکەن ئەو کارەی ئەمریکا و ئیسرائیل خەریکندەی بەنە پێشێ درێژەی پێ بدەن ڕەنگە مانگێکی دیکە بخایەنێ دوو مانگی دیکە بخایەنێ کە بنکە و ناوەندە نیزامی و ئەسکەرەکانی ڕژیمی ئێران بە تەواوی خاپور بکرێن و ئەو کاتی کورد بتوانێ دیارە کورد هەر قوربانی دەبێ لە شەڕ هەر دەبێ بەڵام بە کەمترین هەزینە و بە کەمترین قوربانی بتوانێت دەست بەسەر ڕۆژهەڵاتی کوردستاندا بگرێ و ڕۆژهەڵاتی کوردستان ئازاد بکە جا ئەو ڕۆژهەڵاتی کوردستانی ئازادە دواتر حیزبەکان ڕێک دەکەون لەگەڵ خەڵک کە ئایا سیستمێکی ئۆتۆنۆمی بێ یا سیستمێکی فدرال بێ یا سیستمێکی سربەخۆ بێ کە من وەک خۆم باوەڕم وایە ئەو ئێرانە تازن نابێتەوە ئێرانێکی یەکپارچە و یەکگرتوو بەلوچ لەلایەکەوە دابەشی دەکا کورد لەلایەکەوە تورکە ئازەریەکان لەلایەکەوە عەرەبەکانی ئەهواز لەلایەکەوە بۆیە ئەو هەموو نەتەوەیە جارێکی دیکە هیچ هێزێک ناتوانێت لە دەوری یەکیان کۆکاتەوە لە چوارچێوەی وڵاتێکی واحد و تاکە وڵاتێکدا من پێم وابێ ئێران بەرەو دابەشبوون دەچێت و ئەوە خواستی ئەمریکا و ئیسرائیل و وڵاتانی زلهێز و تەنانەت وڵاتانی عەرەبی ناوچەکەشە چونکە لە ئێران دەترسێن نان هەوێ ئێرانێکی بەهێز دروست بێتەوە لە داهاتوودا ببێتەوە مەترسی کەواتە هەموو حەز بەوە دەکەن کە ئێران پارچە ببێ ڕەنگە لەسەر میدیا نێڵن چونکەوەی لەسەر میدیا دەکوترێ خۆ سیاست نییە ئەوەی پشتی پەردەی میدیاوە دەکوترێ سیاسەتی ڕاستیە بۆیە هەموو حەز بەوە دەکەن کە ئێران دابش ببێ بەسەر کورد و بەلوچ و ما بەقینەتەوەکان و هەر کام بگەنەوە خاک و وڵاتی خۆیان من پێم وابێ تارت و دەستپێکی سربەخۆیی کوردستان بەگشتی لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە ئیستارتەکەی لێ دەدرێت بەڵێ کاک ئاشتیاگۆ یەک پرسێکی من دن هەیە سەر مەسەلەی لۆرستان لۆرەکان گەلۆ مەجال هەیە و لۆر و کوردستان یعنی تا کەرمانشا و ئیلام یعنی پێکوە رابن ئەو پارتی سیاسی وان هەریانە ئێلۆرە پارتین سیاسی یان چێکدارێوان ئێمە دیارە وەک چۆن ئێمە لە ڕۆژهەڵاتی کوردستان پارتێکی سیاسیمان نییە بۆ کرمانج و سۆران و هەورامی و ئێمە بامان وایە لۆر و بەختیاری بەشێکی دانەبراون لە نەتەوەی گەورەی کورد و بەشی زۆری لۆڕەکانیش بۆ خۆشیان هەر باوەڕیان وایە و بەشی زۆری لۆڕەکان لە ناو حیزبە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستاندا لە ئاستی ڕێبەری و سەرکردایەتیدا هەر لە کرماشان و ئیلامەوە بگرە
تا خوڕەماوە و تا چوارمەحاڵ و بەختیاری و ئەو ناوچانە ئەندامی سەرکردایەتی هەیە لە نێو ئەو حیزبە سیاسیانەی ڕۆژهەڵاتی کوردستاندا کە لۆڕ و بەختیارین کەواتە ئەوان بەشێکی دانەبراون لە ڕۆژهەڵاتی کوردستان هەندێک پروپاگەندەی میدیایی هەیە کە بەشێک لە لۆڕەکان یا بەشێک لە بەختیارەکان یا حتا هەندێک دەڵێن کرماشانەکان خۆیان بە کورد نەزانن بەڵام بەڕاستی ئەوە ڕاست نییە نەتەوەی ترین لایەن کە ئێستا لە ڕۆژهەڵاتی کوردستان هەیە پرسینەتەوەی ئێستا لە مەهابات و بۆکان و سەردەشت و کوریان ئەو جۆرە کەمڕەنگە و ئەو جۆرە پڕەنگ نییە کە ینی ڕەنگی نییە ئەو جۆرەی کە لە کرماشان و ئیلام و لوڕستان هەیەی خەڵک ئیلام و لوڕستان باز لە فدراڵی و کۆنفدراڵی و برایەتی گەلان ناکە خەڵکی لوڕستان ئەوەی کە شۆڕژێرە دەڵێ ئێمە دەبێت دەوڵەتی خۆمان هەبێ وڵاتی خۆمان هەبێ میلکانی خۆمان سەر بەخۆ بێ ئەوە کاک ئاشتیاگۆ پرسێکی دن ئاخری لەسەر مەسلەی پەژاک کوردی باکوور ئێمە زۆر داخفن لەسەر مەسلەی پەژاک چونکە یعنی ئەوان دەبن تەسیری فکریاتی هەر کادرۆیوان ئاپۆچینە یعنی ئەو فکریاتی عەبدوڵڵاوی جەلان و ئەکیبی خۆ دروستکردیە دەبن تەسیری واندایە بخۆژی خودی یعنی بخۆژی کادروی ئەو حرەکەتن یعنی ئەو مەترسین هەیە و پەژاک بکارە پرۆڤۆکاسیۆنێکی بکە لە ڕۆژهەڵاتی کوردستان دیارە ئەوەی کە پێژاک چۆتە ناو ئەو هاوپەیمانیەوە ئەوە بۆ خۆی هەواڵێک و خەبەرێکی خۆشە و هومێد و هیوایە کە پێژاک لەگەڵ ئەو هاوپەیمانی حزوری هەیە و پێ بە پێی ئەوان و پێ بە پێی بڕیارەکانی ئەوان دەچێتە پێشێ ئەوە جێگەی دڵخۆشیە بەڵام مەترسی پێژاک زیاتر لەو بابەتەوە لە ئارادایە کە ببێتە بیانوو بۆ ڕژیمی تورکیا وەک چۆن کاتی خۆی بیانووی ئەوەی دەگر کە ڕۆژاوای کوردستان بەدەست پەکەکەوەیە بۆی هێرش بەڵام بە خۆ هەڵوەشانەوەی پەکەکە من پێم وابێ ئەو بیانوە لە دەستی تورکیە و ڕژیمە داگیرکەرەکانی دەوروبەری کوردستاندا نامێنێ کە بڵێن پێژاک هێزێکی سەر بە پەکەکەیە بۆیە ئێمە هێرشی دەکەینە سەری پەکەکە باکووری کوردستان خەریکی پرۆسە و پێواژۆی ئاشتی و دانوستانە لەگەڵ تورکیا کەواتە ئەو بیانوێ لە دەست تورکیەدا نامێنێ بۆیە من ئەو کاتی زۆرم پێشوازی لەوە کرد کە پەکەکە خۆی هەڵوەشاندۆتەوە و خەریکە وتوێژ و دانوستان دەکا لەگەڵ تورکیا هەرچەند من پێی خۆشببین نیم بە وتوێژ و دانوستان لەگەڵ ڕژیمی تورکیا و هیچ باوەڕێکم بە داگیرکەرانی کوردستان نیە کە تۆ بتوانی وتوێژیان لەگەڵ بکەیت بەڵام پەکەکە بەو سیاسەتەی من پێم وابێ کارێکی باشی کرد لانی کەم توانرا ڕۆژاوای کوردستان لە هێرشەکانی تورکیا بپارێزرێ باشووری کوردستان لە هێرشەکانی تورکیا بپارێزرێ و تەنانەت ڕۆژهەڵاتی کوردستانیش لە داهاتوودا لەو هێرشانە پارێزراو بێ کە بیانوویەک نەبێ لە دەستی تورکیەدا بڵێ پەکەکە لەوێ حزوری هەیە بۆیە ئێمە هێرش دەکەین بۆیە من بە هەنگاوێکی باش و ئەرێنیم شوبهاند و باوەڕیشم وایە دوای نەمانی ڕژیمی ئێران کە نزیکە ڕووی هێرشەکان یا ڕووی گۆڕانکارەکان گومانتان نەبێت کە لە تورکیا دەبێ و ئەو گۆڕانکاریانە لە تورکیەش بە هەمان شێوە دەست پێ دەکەن تورکیا ئاشقی چاوی جوانی کورد نییە کە باز لە پرۆسەی ئاشتی بکە بەڵام هەلومەرجی ناوچەکە بارودۆخی ناوچەکە ناچاری کردووە هێناوێتەوە قەناعەتە کە بێ بڵێ وەرن با لەگەڵ کورد بە برایەتی بژین کورد و تورک برای یەکترن کورد و تورک کورد و عەرەب کورد و فارس قەت نابن باشێ کاک ئاشتیاگۆ یعنی ئێمە بخۆ بڕا ناکەم کۆ ترک یعنی بانگاوەزی بکن کۆ بێژن وەرن ئەم مەسەلەی کورد حەڵ بکن چارەسەری بکن ji ber ku rojhilata navarast di nav gorankarî dayî ئێمە jî tozekî gorankarî bikin min hîç bawerim pê niye çünkü dewletê Tirk dewletekî wan niye ku heqî Kurd îtiraf pê bike yani îhtiramî wî hurmetî wî bike ew na baş e kak Aştiyago ez gelek spasiya te dikim eger demê te tune bi wextê te tune bi tu dikarî biroyî zor spasî te dikim malî to ava bi تا کاتێکی تر ئەگەر بخوازی